بنسبة پشکنینی پێشوەختەی سەرەتانی مەمک بەڵێ لە ئاسێکی زۆر پێشکەوتوایە لەبەرەوەی بە حکومەوەی لەوە ئەچێ لە کۆمەلگاکەمانە عەدەدی و نەخۆشانە زیای کردبێ ئێمە بە مەمۆگرافی دەست پێکەین لە خەسخانە حکومیەکان هەیە لە ئەهلیەکان هەیە بە نرخێکی گونجاو و بەڕای من یعنی زۆر ئاسانە و یعنی کاتێکی کەمی ئەوێ و هینێکی ئەوەشی ناوێت بڵێن مەجهودێکی زۆر ناوێت لەو کەسە. ئەمە تەنیا بۆ ئەو کەسانی کە تووشی شێرپەنجەی مەمکە بن ئەی لەباری شێرپەنجەکانی دیکەوە ئەمەش پێشوەختەی شێرپەنجە دیاریکردنەکەی ئەمانەش پێشکەوتون؟ خۆی بەڵێ ئەوانش هەر عینیشت لە پەیجەکان لە خەسخانەکان لە ڕێی دکتۆرە ئازیزەکانمانەوە ئاگادارکردنەوە هەیە مەسەلا بۆ سەرەتانی سیەکان هەیە چەند پرۆژەیەک هەیە کە لە مۆدوالوانێ یعنی ئەعلانی زیاتری بۆ بکرێت کە پشکنینی پێشوەختی سەرەتانی سی بۆ سەرەتانی کۆڵۆن مەسەلا لە ڕێی بەکارهێنانی نازوورەوە مەسەلا لە تەمەنێکی تایبەتەوە 40 بۆ 50 ساڵ دەست پێ بکە ئەو کەسە سەرەتانی سی وتمان لە ڕێی تیشکی سیتیسکانەوە سەرەتانی غودەمان هەیە ئەمانە هەمووی خەڵکەکە ئێستا بەعام لە ناو خۆمانە وشیاریەک هەیە کە ئەچێ سکانی بۆ ئەکات. داخەوە لە هەموو دنیا نەک بەس لای ئێمە لە هەموو دنیاە بە تایبەتی شێرپەنجەی مەمک لە زیادبوونایە لە زیادبوونە لە تەمەنێکی گەنجتریشە نەک یعنی لە جاران لە 50 ساڵ 6 ساڵ دەرەکەوت ئێستا 30 ساڵ هەمانە لە 40 ساڵ هەمانە لە 50 ساڵ هەمانە خۆی ڕاستە ئاڵە لەگەڵ تەمەنازیاکە بەڵام بەداخەوە لەگەڵ گەنجەکانیشە زیای کردووە پیاوانیش سپاس بۆخوا لە سایەک یعنی نسبەتێکی زۆر کە من لەو لە سایەکی حاڵەتەکانن یعنی ئەگەر 100 کەس توش بێ بە سەرەتانی مەمک تەنها یەکێکی پیاوە سپاس بۆخوا لەوانیشە تۆزێ ئاسان تر زیاد زووتر ئەگەینە نەتیجە لەبەرەوەی ئەو سنگی بچووکە یەکسەر خۆی هەست بە هەر گۆڕانکاری بێ خۆی هەستی پێیەکە.